سڵاتە نەمە بنێرانی شارپرس زۆربوونی قەیرانەکان لەسەر هاوڵاتیان قەیرانەکانی نەوت و گاز و بنزین ئاو و کارەبا جگە لەمەش زۆربوونی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەلایەکی دیکەوە حکوومەتی هەرێمی کوردستان جگە لەم هەموو باج و ڕسوماتی کە لەسەر هاوڵاتیان زیادی کردووە دەڵێت داهات نییە کە دێتە سەر باسکردنی موچە دەڵێت بانکەکان پارەیان نییە بۆ ئەوەی کە بتوانین موچە دابش بکەین. چگە لەمانەش ڕۆژ بە ڕۆژ نرخی نەوت تا دێت بەرزتر دەبێتەوە بەڵام بەرزبوونەوەی نرخی نەوت هیچ کاریگەریەکی لەسەر دابشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نییە. کە دێتە سەر ئەوەی کە موچە دابش بکرێت حکوومەتی هەرێمی کوردستان باز لەوە دەکات کە داهاتی فڵان پارێزگا نەگەڕاوەتەوە و بانکەکان پارەیان نییە. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر شەرکۆ جۆدە سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان باز دەکەین. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش. موچەی مانگی دوو ئەوە 12 ڕۆژ بەسەریا تێپەڕیوە. ئەمڕۆ 12 ڕۆژ بەسەریا تێپەڕی بۆ سبەینە 13 ڕۆژ بەسەر موچەیە تێپەڕیوە بەڵام حکوومەت هیچ لێدوانێکی لەو بارەیەوە نییە. موچەی مانگی دوو کەی دابەشەکرێت بەچی میکانیزمێک حکوومەتی هەرێم موچەی مانگی دوو دابەشەکات. بەناوی خی گەورە میهرەبان ڕاستیەکەی من ناتوانم بەناوی حکوومەتەوە بڵێم کەی دابەشەکرێت وەکو لە لیژنەی دارایی وەکو ئەندام لە لیژنەی دارایی واقعەکە ئەتوانین وەصف بکەین بەوەی کە حکوومەتی هەرێم لە شەڕەژاوترین دۆخیایەتی ئێستا داهاتی پێ کۆنتترۆل ناکرێت و داهات ئەدزرێ چ داهاتی نەوت چ داهاتی ناوخۆ کاڵم ئەدزرێ واتە نایاساییە واتە بە علمی پەرلەمان نییە ئەم داهات و خەرجیە یاسای بوجە هەر ساڵە نەهاتوەتە پەرلەمانی کوردستان حکوومەت زانیاری نادا لەسەر داهات و خەرجی خۆی بۆ پەرلەمان ناشەفافە نادیارە ئەمە پێمانەڵەیە کە ئەم داهاتانە ئەشاردرێتەوە بە تایبەتی ئێساوە نرخی بەرمیلی نەوت گەیشتە $130 باشە یعنی چی نەتوانرێت یعنی ئەگەر حسابی بکەین تەنها بە پارەی نەوت تەواوی موچە خۆرانی هەرێمی کوردستان ئەتوانرێت بدر ئەی باشە ئەیداهاتی ناوخۆی داهاتەکانی تر و هاوی وازحە هۆکاری ئەم ململانەی بین یەکێتی و پارتیە هۆکارەکەی کە بەهۆی پۆستی سەرۆک کۆمار و بەهۆی ئەو بڕیارەی محکەمەی ئیتیحادی لەسەر نادەستوری بوونی نەوتی هەرێمی مامەڵانەتەکانی هەرێمی کوردستان ترسیان لێ نیشتووە و هەردوو دەست بەسەر پارەکانە ئەگرن بۆی کە نەوەک شتێک ببێت و پارەی پێویستیان لەبەردەستا بێ. ئەمە واقعە تاڵەکەیە کە هەردوو لایەن ئامادەن میلەتی خۆیان برسی بکەن لە پێناوی ئەوەی کە پارەی باش بۆ خۆیان کۆ بکەنەوە و بزنس و کارەکانی خوانی پێ ڕایی بکەن. ئەمە وای کردووە کە موچە دوا بکەوێ موچە دابەش نەکرێت لە کاتێکە داهاتێکی زۆر بۆ هەرێمی کوردستان ئێستا لەبەردەستایە. بۆیە ناتوانی بە ناوی ئەم حکوومەتە گەندەڵە و ئەم حکوومەتە شڵەژاوەوە کە وەزیری دارایەکەی زوو خۆی عاجزەکە و ئەڕاتەوە و هیچ بێدەسەڵاتانە ینی بڕیارەکانی بۆ هەڵەوەشێنەوە و خۆشی ڕاستیەکان ناڵێ بە خەڵکی هەرێمی کوردستان کە ئەم داهاتە ئەشاردرێتەوە و ئەدزرێ ئەڵێ لەبەرەوەی کە بەش ناکە لە داهاتی مانگی دوو موچەی مانگی یەکە دەین ناڵێ موچەی مانگی یەک زۆرێکی براوە شاردراوەتەوە دزراوە بۆیە بەداخەوە هیچ زەمانەتێک نییە بۆ دانی موچە چونکە پەیوەندی بە بوون و نەبوونی داهاتەوە نییە پەیوەندی بە نرخی نەوت و بەرمیلی نەوتەوە نییە پەیوەندی بۆ هەیە تا چەند ئەمانە ئەدزن لەو داهاتی نەوت و داهاتی ناخۆش پێتان وایە حکوومەت بڕیارێک ڕابگەێنێ بڵێ موچەی مانگی دوو وەکو پاشەکەوتەکەی جارانی لێ دێت ووە لە موچەی مانگی سێوە فەرمانبەران داوای موچە من ناتوانم بە ناوی حکوومەتێکی شڵەژاوەوە لێدوان بدەم لەو مۆزوعە چونکەەوە شتێکی هەستیارە و مەسئولیەتیشە لە هەمان کاتە بەڵام تەوقعیشتی باش ناکەم لەم حکوومەتە چونکە حکوومەتێک کە تەنها لە پێناوی چەند دەستە و تاقمێکە ئەی گێڕن و ئەی بن بڕێەوە نەک لە پێناوی خەڵک و بەرژەوەندەکانی خەڵک حکوومەت ترسی لە شەقام نییە بجوڵێت ئەم هەموو قەیرانە دروست بووە لە ئێساشا هاوڵاتی برسیەکات و موچەی نایەتێ حکوومەت ترسی لە شەقام نییە بە بڕای من چونکە ئەزانێ یەکەم بە زەبری هێز حکومەکانێک بە زەبری قانون نەک بە زەبری یاسا چونکە گەر بە زەبری یاسا حکمی بکردایە ئەو کاتێمە لە پەرلەمانەوە مانتوانی گەورەترین دەسەڵاتداری هەرێمی کوردستانە بانگهێش بکەین پرساندنی بۆ بکەین سزای بدەین
چاکسازیەکان بکەین ئیترەوەی کە دەسەڵاتی پەرلەمانی بوو ئەمان کرد و جێبەجێ ئەکرا. بەڵام حکوومەتی هەرێم مەغرور بووە لە خۆبایی بووەوە ئیسیحانە بە ئێرادەی خەڵکو و بە ئێرادەی شەقام ئەکا، بەڵام بە دڵنیاییەوە هەڵەیە تەبان لەو بۆ چوونەیە ئەم بێ باکی و بێمنەتیە بەرامبەر بە خەڵکو و بەرامبەر بە شەقام و بەرامبەر بەستەم لێکراوانی هەرێمی کوردستان و فەقیر و هەژار و نەدار و بێکار و سێیەکەمەکان و وانە بێژان و مامەسانی گرێبەست و هەموو ئەو چین و توێژانەی کە مەزڵومن و مەحرومن ئەمە هەر بەسەری ئاتەقێتەوە. یعنی قەد کورد دەڵێ جام کە بڕبوو لێ ئەڕژێ، ئەم بێباکی ئەمانیش نقطەی زۆعفیانە، غرور گرتوونی، بەڵام لە واقعا و لەناوە خەڵک ئەکوڵێ بەڕاستی. بەڵام خۆپشاندان چارەسەرە ئەگەر وەکو خۆپشاندانەکانی ساڵی ڕابردوو بێت کە بە تەقەکردن نەبارەگایەکەوە لە هاوڵاتیانی خۆپشاندەر کۆتایی بە خۆپشاندانەکات و هیچ ئەم جەمێکیشی نەبوو. بەڵێ خۆپشاندانی هێمنانە و مەدەنیانە بە تایبەتی بۆ سەر ئەو دەسەڵاتدارانەی کە بڕیار بەدەستن، ینی زۆر کاریگەرترە بێت تەنانەت لە بایکۆتی دەوام و لە داخستنی فەرمانگەکانی حکومەتیش، چونکە ئەم دەسەڵاتە کە بزنسەکە و کە کاسبیەکە نەک حکومڕانی بکە و نەک خزمەت گوزاری پێشکەشکە و نەک خەمی خەڵکی بێ، ئەم دەسەڵاتە سەرچاوەکانی بزنسی بەلاوە مهمە، نەک ئەدای فەرمانگەکان و نەک دەوامی فێرخوازەکان و قوتابخانەکان و ئەمانە. ئەوەی بەلاوە گرنگ نییە. ئەوەی بەلاوە گرنگە زەریبە چەنی بۆ پەیاکە، تاپۆ چەنی بۆ پەیاکە، مرور چەنی بۆ پەیاکە، نەوت چەنی بۆ پەیاکە. بۆیە لە هەردوو لا لە یەکێتی و لە پارتیش بەداخەوە بزنسەکەن نەک حکومڕانی، و ئەم بزنسەکە ئەیکەن بە ئینگلیزی پێوترێت دێرتی بزنس، یعنی بزنسی پیس، لەبەرەوەی بزنسێکە هی خەڵکە، داهاتەکەی هی خەڵکە، ئەمان زەوتی یەکەن بە ناوی کوردایەتیەوە، بە ناوی خەباتی شاخەوە، بە ناوی هەر ناوێکەوە ناوی لێنەی، بەڵام ڕاستیا برسیکردنی خەڵکە لە پێناوی پاراستنی بەژەوەندەکانی خۆیان. هەر لەبارەی موچەوە خوێندن لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە ڕاگیراوە، بەڵام وەزیری پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان هیچ لێدوانێکی لەو بارەیەوە نییە. گرنگ نییە بەلایەوە خوێندن ڕابگیرێ؟ ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کە ئەوەنەی کە سەرچاوی داهاتەکان گرنگە کە دەستیان کەوە لە دەستیان دەرنەچێ، ئەوە گرنگ نییە قوتابخانە دەوامەکەیە دەوام ناکە یا فەرمانگەیەک دەوامەکەیە دەوام ناکە، بۆ لەبەرەوەی کە ئەمانە دەسەوتاقمێکی بزنسکاری پیسخۆرن، نەک حکومڕانێکی دروست و کەسانی دڵسۆز بۆ نیشتیمان و بۆ خاک. دابەش نەکردنی موچە هۆکارەکەی تەنها پارتی وێکێتیە؟ دابش نەکردنی موچە بەڵێ پەیوەندی بە ململانەی نێوان پارتی وێکێتیەوە هەیە، بە تایبەت لەسەر پۆستی سەرۆک کۆمار و بە تایبەت لەوەی کە ئەترسن شتێک ڕووبدا، بۆیە پارەکان گلە دەنەوە، دەستیان بەسەراگرتووە و لەم لاشەوە بەداخەوە، یعنی کە دەست بەسەر ئەم پارەیاگرن دواتر ڕێشیکەن بە چاکە و بە پیاوەتی بەسەر خەڵکە، یەن کێشەی فێرخواز چارەسەرەکەن، بەشە ناوخۆیەکانی زانکۆکان دەستکاریەکەن، بەحسا بەمە خزمەتیانەکەن، کۆمپانیەکانی پاکەرە و بانگەکەن و بڕێک پارەیانە دەنێ بە ملیار دینار کە ئەڵێ تا حکومت پارەکەتان ئەداتێ، ئەوە ئێمە ئەتان دێ لە کوێتان بوو ئەگەر دەستان نەگرتووە بەسەر پارێ و خەڵکەیە داهاتی و خەڵکەیە لە کوێتان بوو، چۆن ئەبێ حەزب بە ملیۆن دۆلار بدا بە خزمەت گوزاریەکان و بە بناوەلا تەنها بۆ عەرزی عەزەڵات و چوونە پێشەوە و خۆشەویستکردن لە لای خەڵک، ئەمەکەی حکومڕانی ئەبێ وابێ. لەبەرەوە بەداخەوە یعنی تەنانەت دەست بەسەر داگرتنەکەش دواتر ئەڵێ ڕۆنی خۆمان ئەدەنەوە لە سمێڵی خۆمان، یعنی لەم دەستەوە بۆ ئەو دەست پێمانە فرۆشنەوە گوایە چاکەکارن و گوایە دڵسۆزن و گوایە ئەوە، لە کاتێکا خۆیان دزە ڕاستەقینەکەن، خۆیان ئەوەن کە داهاتەکە دەستی بەسەر ئەگرن. یاریشی قێزەوەنە هەتا بڵێ بێشەرمانەیە، هەتا بڵێ میلەتی خۆت برسی بکەی لە پێناوی ئەوەی کە خۆت بکەی بە پاڵەوان بەسەر فەقیر و هەژار و نەدار و بەسەر ئەو هەموو فەساد و یعنی ڕێکارە خراپانی کە لەناو کۆمەڵگەیە ڕۆژ بە دوای ڕۆژ بڵاوە بێتەوە
کە ژێرخانی کۆمەڵایەتی ئەم کۆمەڵگەی هەڵتەکانەوە لە بەهاکان لە ئەخلاقیات لەوە چونکە بژێوی و نان و ئابووری کەوتۆتە بەر ینی بوومە دەرزەی گەورە و جددیەوە ئەمانە زۆر هەڵن و ئەبێ دڵنیا بن کە بۆیان ناچێتە سەر ئاوە دنیا بۆ سەدام نەما بۆ ئەمانیش نامێنێ وەزیری دارایی لە پشکی گۆڕانە بۆ هیچ لێ جوانێکی نییە لەو بارەیەوە کە هەموو خەتاکانە خرێتە سەر پارتی وێکێتی بۆ لە پۆستەکەی ناکشێتەوە نەک وەزیری دارایی هەموو وەزیرەکانی دیکە بەداخەوە بە تایبەت وەزارەتی دارایی وەزیری دارایی کە لە پشتی گۆڕانە من لەگەڵ ڕێزما بۆ جەنابیان بەڵام من چاوەڕێ ئەوم ناکرد کە پەردەپۆشی گەندەڵەکانی یەکێتی و پارتی بێ چاوەڕێ ئەومە کرد شەفافیت بێنێتە دی یاسای بوجە بێنێتە دی وردبینی بێنێتە دی ڕاستی و دروستی زانیاریەکان بێنێتە دی بەڵام کاتێک کە ڕازی ئەبێ بۆی کە تەنها 350 میلیۆن دلاری بدەنێت لە داهاتی نەوت کە زۆر لەوە زیاترە و دەنگی لێنایەت کاتێک کە ڕازی ئەبێ بەوەی کە دزینی داهاتی ناوخۆ لەلایەن ئەملا و ئەولاوە پەردەپۆش بکە نەڵێ ئەی دزن بڵێ بەش ناکا داهاتەکە بۆی لە داهاتی مانگی دوو موچەی مانگی یەک ئەدەین بەداخەوە ئەمە هاوبەشیە لەو گەندەڵی و دزیەی کە لەم میلەتە ئەکرێ و هاوبەشیە لە گەورەترین خیانەت کە بەرامبەر قوت و ژیان و بژێوی و ئەخلاقیاتی ئەم میلەتە ئەکرێ سەبارەت بە حیزبەکانی دیکە چی هەر کەسێک هاوکاریان بێ لەم گەندەڵیانە بێگومان ئەچێتە لاپەڕە ڕەشەکانی مێژووە بەڵام حیزبەکانی دیکە ئەگەر لە حکوومەتە کاریان پێ نەکرێت کار نەکەنە سەر حکوومەت بۆ ئەوەی کە ژیان و گوزەرانی هاوڵاتیان بەرەو باشتر بەرێ خۆ لەسەر شەقام کاریان پێکرێ خۆی بێتە سەڕاستی هەموو حیزبەکان بەرپرسیارن و کەس نابێ خۆی لێ دەرکە هەر یەکە و بە جۆری خۆی هەر یەکە و بە جۆری خۆی و هەر یەکە و بە توانای خۆی بۆیە ئەم دۆخە نابێ قبول بکرێ ینی لە هەر لایەکەوە بێ وابێ هەر لایە و بەرپرسیارەتی خۆی بەرامبەرم دۆخە جێبەجێ بکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە وتارەکەیە باسی لەوەی کرد کە سەبارەت بە پاشەکەوتی موچە ئەڵێ ئێمە پاشەکەوتی موچە لە لای ئێمە نییە ئەبێ فەرمانبەران ڕووبکەنە بەغدا بۆی پاشەکەوتی موچە وەربگرنەوە پێتان وایە پاشەکەوتی موچە پێویستە لەسەر بەغدا بیاتەوە حکوومەتی هەرێم موچەی دزیوە لە فەرمانبەران نەک پاشەکەوت دزیوێتی چونکە بەبێ ڕەزامەندی فەرمانبەران موچەکە حەقی خۆیانە پێیان نەدراوە بەڵێندەرەکان بە هەمان شێوە پارەیان لە بانقا هەبووە حکوومەت چووە دەستکاری کردو و بردوێتی کە زۆرێک لەو بەڵێندەرانە بەداخۆ ئیفلاسیان کردو بەو هۆکارانەوە لەبەرەوە ئەمە واقع تاڵەکەیە و کێ مافی خەڵکی خواردو کێ مافی فەرمانبەرانی خواردو بێ ئەو دابینی کە حکوومەتی عێراقی ئێستا ناچێتە ژێرباری ئەوەی کە کەسانێک پاشەکەوتی موچە بکەن و موچەی فەرمانبەرانی خۆیان بدزن بۆ ملیارات و ملیۆنا بۆ خۆیان کۆبکەنەوە لەو لاشەوە داوا بکەم بڵێن حکوومەتی عێراق تۆرە پارەی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی ئێمە بەرەو لە هەرێمی کوردستان لە کۆنگرێک ڕۆژنامەوانی بەڕێستا باس لەوە کرد کە 2 ملیارد دلار لە رووسیا وەرگیراوە دراوە بە حکوومەتی هەرێم بۆ موچە وەرگیراوە بەڵام نەدراوە بە موچە چی لێ هاتەوە پارێ ئەم 2 ملیارد دلارە لە کاتی ئەحداسی پێش 16 ئۆکتۆبەر بوو کاتێک کە بۆ ڕێنەوتی هەرێمی کوردستان کە بە پارەی حکوومەت ملیارێک دلاری تێچوو تقریبن دواتر فرۆشرا بە دوو کۆمپانیای کەرتی تایبەتێکیان کۆمپانیای ڕۆزنەفتی ڕووسی بوو ئەویتریان کۆمپانیای کار بوو وەفدێکی باڵای هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کاگنەچیر و کاقوباد چوون بۆ رووسیا و لەوێ لەگەڵ رووسیا بەعزی اتفاقاتیان کرد على ئەساس ئەگەر بەرژەوەندی رووسیا لە هەرێمی کوردستان دروست ببێ ئەوە رووسیا دیفاعیان لێکا بەرامبەر بە بەغدا و بەرامبەر بە ئەوانە واش دەرنەچوو بۆ ڕێکەشیان پێفرۆشتەوە بە رووسیا و بەشێکی و رووسیاش دیفاعی نەکرد و 16 ئۆکتۆبەریش ڕوویدا بۆیە ئەم فرۆشتنەوەی بۆ ڕێە و ئەم کرێوەهمیەی کە مانگانە حسابی دەکەن بۆ خۆیان لە بۆ ڕێنەوتی هەرێمی کوردستان ئەکرا بۆ ڕێگە هەر حکوومەت بواە و داهاتەکەشی هەر بۆ حکوومەتی هەرێم بواە و بەمەش بڕێکی زۆر لە پارە ئەهاتە سەر داهاتی هەرێم و موچەشی باشتر پێدابی نەکرا سەبارەت بە بڕێرەکەی دادگای فیدراڵی لەسەر یاسای نەوت و گازی هەرێم پێتان باە بڕیارێکی باش بێت بۆ قەواری هەرێمی کوردستان یان بە پێچەوانەوە ئەم بڕیارە دژی هەرێمی کوردستانە
پێم وایان بڕیارە دژی دەسەڵاتدارێتیە لە هەرێمی کوردستان بەڵام لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە هەرچەنە هەردووکیان هەولێریش و بەغداش هەردووکیان نادەستورین لە زۆرێک لە کارەکانیان بەپێی دەستوری عێراقی بەڵام بەداخەوە عێراق و هەرێمی کوردستانیش دەستور و یاساتیایە ینی زۆر ئەو هێڵە سوورانە نییە کە پابند بن پێوەی ئەوە شەوای کردووە واقعی عێراق و هەرێمی کوردستان بگا بم ڕۆژە تاڵە شێوای کردووە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم بڕیارەی دادگای فیدراالیان بەلاوە پەسەند بێت دڵیان بە بڕیارەکە و خۆش بێت کە نەوت لە دەست هاوزمانی خۆیان دەست حکوومەتی هەرێمی کوردستانە نەمێنێت و بچێتە دەست حکوومەتی فیدراالی ئەم گەندەڵکارە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ینی ئەیانوس کارێکی وا بکەن کە خەڵک چاواشە بکەن و هەرچیەک بڵێن بەو خەڵکە بڕواان پێ بکاو بەم هەموو داهاتەوە خەڵک بڕواان پێ بکا کە پارە نییە و موچە دابەژ ناکرێت و ئەمانە بەڵام سپاس بەخوا خەڵک گەیشتۆتە ئاستێکی هوشیاری و تێگەیشتنیوە کە ئەم نەوت و گاز و ئەم سەرەت و سامانە داهاتەکەی بۆ خەڵک نییە بەڵکو بۆ چەند ملیۆنێرێک و ملیاردێرێکی هەڵتۆقیوە کە لەماوەشی کەمە لەسەر حسابی نەوت و گازی هەرێمی کوردستان ئەوانەی کە لە شاخە ئەوانەی کە لە خەباتی قۆناغی پێش ڕێرە و پێش شۆڕش و پێش خۆپشاندان نانیان نەبوو بیخۆن ئێستا بوون بە ملیۆنەر و ملیاردێر خەڵک گەیشتەوە قەناعەتەی کە ئەوە بۆ ئەوانە ئەم داهاتە نەک بۆ خەڵک لەبەرەوە کەس ئامادە نییە دیفاع لە دز بکە کەس ئامادە نییە دیفاع لە گەندەڵکارێ بکە کە داهاتی نەوت و گازەکە بۆ بەرژەوەندی شەخصی خۆی بەکارهێنەیە بۆ چەند دەستە و تاقم و گروپێکی مافیایی بەکار بهێنێ بۆیە خەڵک ئامادەنی دیفاعی لێ بکە هەر سەرکردەیەک لەم هەرێمی کوردستانە داوا لە خەڵکە دیفاع لە بیرەنەوتەکان بکە یا دیفاع لە بەرژەوەندی و سەرۆت و سامانێم هەرێمی کوردستانە بکە کەس ئامادە نییە دیفاعیان لێ بکە بەرامبەر بە بەغدا بێ یا هەر لایەکی تر بێ بۆ لەبەرەوەی کاڵێ من دیفاع لە دز ناکەم بەرامبەر بە دز یعنی دیفاع لە هەرێم لە دەسەڵاتدارانی هەرێم ناکەم بەرامبەر بە دەسەڵاتدارانی بەغا لە سەرەتای دروستبوونی ئەم کابینەیە ئەم کابینەی حکوومەتی هەرێم یەک لە دروشمەکانی چاکسازی بوو پێتان وایە چاکسازی لەمەوەی ئەم 4 ساڵەیە کرابێت ینی چاکسازی وەکو چی ینی ئێمە نازانین بەڕاستی ژیانیان لە خەڵک قورستر کرد باجیان زیاد کرد نرخی کارەبایان بەرز کردەوە نرخی دەرمان بە هەمان شێوە قاچاقچێتی خاڵە گومرگیەکان زیادی کرد یعنی هەتا لیستی موچەش پاک نەکراوەتەوە بندیوارە فرە موچەیە خانشی نایەسایە نەمان بیست ئەمانە هەڵوەشێتەوە یان پارە بگەڕێتەوە بۆ حکوومەتیە ئەمان لەبەرەوە درۆیەکی شاخدارە هەر کەسێک بڵێ چاکسازی کراوە بەڵام حکوومەتی هەرێم دەڵێت چاکسازیەکەمان جێبەجێ کردووە و بۆ بەرزکردنەوەی داهاتی هەرێمی کوردستان ئێمە باجمان لەسەر هاوڵاتیان زیاد کردو بەڵام ئەو داهاتە ببوورە هەر حکوومەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە وتارەکەی باسی لەوەی کرد کە نەمانتوانیوە داهات بەو شوەی کە خۆمان ویستمانە بەرزیکەینەوە ئەو داهاتی کە پێی وایە بەرزکراوەتەوە ئەوە ئێستا لەلایەنی کێتی و پارتیەوە دەستی بەسەر ئاگیراوە لەبەرەوە داهات بەرزیش بێتەوە بۆ خەڵک نییە بۆ خۆیانە بۆ ئەو چەند دەستە و تاقمەیە بۆیە حکوومەتێک نەتوانێت خاڵە گومرگیەکانی کۆنتترۆل بکە نەتوانێت داهاتی کۆنتترۆل بکە نەتوانێت وردبینی و تەتقیق بکە نەتوانێت زەریبە و باج و ژیانی خەڵک ئاسانکاری بۆ بکە نەتوانێت گیرفانی خەڵکی خۆی لە بەلای کەمەوە لە برسێتی ڕزگار بکە ینی و حکومڕانی نییە دوو ئاسایشی هەبێ دوو ئیداری مالی هەبێ دوو هێزی پێشمەرگەی هەبێ ئەمەکەی حکومڕانیە هەر من پێم سێرەمانە چۆن بەخۆیانەڵێن حکوومەت بەڕاستی چونکە ینی حکوومەتی هەرێمی کوردستان نین ئەمانە دوو دەستە و تاقمن ئەم هەرێمی کوردستانیان بەش کردووە و دەستیش بەسەر سەرەت و سامان و داهاتەکە ئەگرن و ئەمە واقع تاڵەکەیە چارەسەری ئەم دۆخە چییە؟ چارەسەرەکەی ئەوەی ئێرادەی خەڵک بەڕاستی ئێرادەی خەڵک و ئەبێ خەڵکی هەرێمی کوردستانەمە قبول نەکە و ئەو دەستە و داقمەی کە لە بە دەوریانەوەیە و کە بە چاوی خۆیان ئەیان بینن چۆن ئەم گەندەڵکارانە خۆیان چۆن ئەژین و میلەتەکەیان چۆن ئەژی خۆیان چیان دەسەکەوێت و میلەت چی دەسەکەوێت ئەبێ ئەو دەستە و تاقمە بەڕاستی بێنە جواب ئەبێ بێنە دڵسۆزەکانیان خەمخۆرەکانیان پاکەکانیان باشەکانیان ئەبێ دەستەوەسان نەوەستن بەرامبەریان یعنی ئەبێ هەموو فشارێکی مەدەنی بکرێ بەڕاستی سپاس بۆ بەڕێزی تۆ شەرکۆ جەودەت سەرۆکی فراکسیۆنی یەگرتوو لە پەرلەمانی کوردستان سپاس
بۆ بینەرانمان تا ئێستا بینەرمان بوون هیوای کاتێکی خۆشتان بۆ خۆست.